یاسا و دەستورە لە زانکۆی سلێمانی شوانەڵێتەوە. دکتۆر ئەوارە باش ئەم بڕیارەی دادگا چاوەڕوان کراو بوو یاخود یعنی زیاتر پاڵنەری سیاسی هەیە؟ سڵاو لە بینەرانی بەڕێز، ئەم بڕیارەی دادگا بڕیارێکی کت و پڕ بوو، چاوەڕوان نەکراو بوو بەو شێوەیە کە دەرچوو و ئێستا بڕیارەکە کە دەرچووە وردەکاری بڕیارەکە واتە ناوەڕۆکی بڕیارەکە بڵاو نەکراوەتەوە تا بزانین وردەکاری ئەم بڕیارە چیە و قسەی لەسەر بکەین. بەڵام ئەم بڕیارە کۆتایی بە ئەندامێتی سەرۆکی پەرلەمانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هێنا و بڕیارێکی یەکلاکەرەوەیە کۆتاییە، هیچ بواری تانە لێدانی نییە و دەبێ پێوەی پابند بێ پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران دەبێت پێوەی پابند بێ و هەموو دەسەڵاتەکان پێوەی پابندن. لەبەر ئەوەی مادەی 94 لە دەستوری عێراقی ئەڵێ بڕیارەکانی دادگای فیدرالی باڵا بڕیاری کۆتایین و پێویستە هەموو دەسەڵاتەکان پێوەی پابند بن، وەکو بڕیاری دادگایەکانی تر نییە مەجای ئەوەی هەبێ بچێ تانەی لێ بدەی بڵێ بە شێوەیەک لە شێوەکان. ئیتر بڕیارەکە تا چەند تەندروستە، تا چەند بڕیارێکی یعنی دەستوریە بە ژێرەی دەستور گونجاوە، دەستور و یاساکان گونجاوە یان نەگونجاوە، ئەمە تا وردەکاری بڕیارەکە نەبینین ناتوانین وەکو پێویست قسەی لەسەر بکەین. دکتۆر بڕیارەکە وەک تۆش ئەڵێ ئاوا لە ناخاوا بوو، پێشینەی نەبوو، قسەشتی لەسەر نەکرابوو، ئەندێ جار لە دادگا بابەتێک چەند جارێ دانیشتنی لەسەرەکرێ و دواکەوێ، بەڵام ئەمە ڕاستە و ڕاست ئەمڕۆ بیسرا خەڵک گوێ لێ بوو. ئاخۆ یانێ کە ئەم بڕیارە جێبەجێکرێ ئەو دانیشتنانەی شتە سەرەکیانەی کە بە سەرۆکایەتی حەلبووسی بڕیاریان لەسەر دراوە، هیچ لەو بڕیارانە شتێک دروستە بێ یانێ بڵێن ئەو کار و بڕیار و شتەکانی پەرلەمان تا ئێستا کە کراوە هەمووی شێوازێکی یاساییە، چونکە جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدرالی لەمڕۆوەیە لە سواردەی 11ەوەیە، واتە ئەسەری کاریگەری نییە بۆ پێش دەرچوونی بڕیارەکە، بەڵکو کاریگەریە بۆ ئەمڕۆ بەدواوە، کەواتە هەموو هەڵسو کەوتێک هەموو بڕیارێک کە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە بە ئاراستەی محەممەد حەلبووسی دەرکراوە بڕیاری یاسایی و بڕیار و هەڵسوکەوتی یاساین، بۆیە هیچ کێشەیەشیان نییە لەو ڕۆوە و ئەم بڕیارە ینی دەکرێت پێشبینی ئەوەی لێ بکرێت کە بەڕاستی ینی پاشخانێکی سیاسی هەبێ، یعنی کاریگەرێکی سیاسی هەبێت لەسەر ئەوەی کەوا محکەمە بۆ ئاراستەیە و بۆ کتوپڕ ئەو بڕیارەی دەرکردووە. دکتۆر شۆڕژ ئەمڕۆ مەجلیسێکە بوو لە پەرلەمانی عێراق لەسەر هەمواری یاسای کۆمیسیۆن و یاسایی کە هەڵبژاردن و شت ئیدارە ئاکات، ئەوە هەڵگیرا و سەرۆکی پەرلەمانیش لابرا و مانگی ینی لەو نزیکانش بشووی یەک مانگی پەرلەمانی عێراقە، ئەوە ینی مشکلە بەەوە دروست نابێ واناکە یاسای کۆمیسیۆن ئیتر ڕەنگە ئەگەر بێ بە مەعمەعە پەکی کەوێ و دیسان هەڵبژاردن لە عێراقا هەردواکەوێت؟ نەخێر، لەبەر ئەوەی دوو ئەندامەکەی دوو جێگرەکەی سەرۆک دەتوانن ینی دانیشتەکانی پەرلەمان ئەنجام بدەن و لە یەکەم دانیشتنیشدا دەتوانن ئەو بۆشاییە پڕکەنەوە، ئەو جێگەی محەممەد حەلبووسی پڕکەنەوە بەپێی مادەی 55 دەستور و هەروە مادەی 12 بڕگەی دێم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراقی ئەنجومەنی نوێنەران کە لە ساڵی 2020 دەرچووە دەتوانن کەسێک هەڵبژێرن جێگرەوەی ئەگەر سەرۆکی پەرلەمانیا جێگرەکان شوێنەکەیان شاغیر بوو چۆل بوو بە هەر هۆکارێکەوە بێ دەتوانرێت لە یەکەم دانیشتن دوای ئەو چۆل بوونە بۆ پڕکردنەوەی یەکەم دانیشتن بۆ پڕکردنەوەی ئەو پۆستە دەتوانن کەسێک هەڵبژێرن بۆ ئەو پۆستە لەلایەن پەرلەم ئەنجومەنی نوێنەرانەوە بە زۆرینەی ڕەهای دەنجی ئەندامانی پەرلەمان، هەر وەکو چۆن لێ جەرسەی یەکەم سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی هەڵدەژێرێ بە هەمان شێوە. بۆیە ئەمە هیچ گرفتێک دروست ناکە ئەگەر یعنی ئەگەر کوت لە سیاسیەکان لە پشتەوە مەسەلەکە نەوروژێنن زیاتر دانیشتەکانی پەرلەمان دوانەخەن پابند بن بە بڕیارەکەەوە و پابند بن بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەران لە کاتێکی نزیک کەسێشتر بۆ سەرۆکی پەرلەمان هەڵبژێرێ، بەڵام بە پێی ئەو پەیڕەوی ناوخۆ دەبێت لە هەمان پێکاتە بێ، واتە لە پێکاتەی سونەتی. زۆر باشە، گەلێک سوپاس پرۆفیسۆر دکتۆر